فراوانبوونی پێشێلکاریەکان بەرامبەر مرۆڤایەتی پەرەیسەندووە و لە هەرێمی کوردستانیشدا زۆرترین پێشێلکاری لە ماوەی ئەو 2 ساڵەدا بەرامبەر هاوڵاتیان ئەنجام درراوە کە لە ڕێگەی گرتن و ڕفاندن و تیرۆر و چەندین وەسیلەی تر ئەنجام دەدرێن کە زۆر جار حیزبەکان بەرامبەر یەکتر ئەنجامی دەدەن و لە کاتی هاو هەڵوێست نەبوونیان لە بڕیاری سیاسیدا ئەندامان و لایەنگرانیان باجەکەی دەدەن. یەکێک لەو پێشێلکاریانەش کە دەسەڵاتی پارتی بەرامبەر کۆمەڵی ئیسلامی ئەنجامی داوە دەستگیرکردنی 2 کادیری کۆمەڵی ئیسلامین بە ناوی سەعدی مستەفا و سەرهەد عوسمان کە ماوەی 6 مانگە بە تۆمەتی بێبنەما لەلایەن هێزە ئەمنیەکانی سەر بە پارتی دەست بەسەر کراون. بۆ ئێمە زۆر ناخۆشە ماوەی 6 مانگە لێمان دوورە و بەبێ هیچ تاوانێکی بەڕاستی ینی هەموو کەس دەزانی ینی ئەو بێتاوانە و بێتاوانی لە زیندان ماوەتەوە ئەوان بە خۆشیان باش دەزانن ینی بێتاوانە تا ئێستا زۆر ینی وعدیان دا لەلایەن دەسەڵاتدارانەوە کە گوایە ئازاد دەکرێن لە ماوەیەکی کەم تا ئێستاش وعدەکەیان نەبردەوەتەسە ینی ئەو تۆمەتێکی زۆر گەورە بودایە پاڵ بۆ لە کەدارکردنی کەسایەتی ئەو بەتایبەت بەپێی یاسا هەر کەسێک بە هەر تۆمەتێک دەستگیر بکرێت ئەبێت لە ماوەی چەند ڕۆژێکدا دۆسیەکەی ڕەوانەی دادگای لێکۆڵینەوە بکرێت و دادوەرحوکمی لەسەر بدات بەڵام بە وتەی پارێزەری ئەو 2 ئەندامەی کۆمەڵ ماوەی 163 ڕۆژە کەیسەکەیان بە کراوەیی هێشتۆتەوە و نەڕێگە دەدەندا بخرێت چونکە هیچ تۆمەتێکیان لەسەر نییە و نەدادگایشیان ئەکەن کە ئەمەش کۆمەڵێک گومانی لەسەر ئەو دۆسیەیە جێهێشتووە. بەداخۆ دوای تێپەڕبوونی و ماوە زۆرە تاکو ئێستا وەکو سەرەتای دەستپێکردنی و کردنەوەی دۆسیەکە هیچ بەڵگەیەک بۆ تۆمەتبارکردنی بریکاردارانمان لە ئارادانیە تاکو ئێستا بە شێوەیەکی نایاسایی بریکاردارانمان لە زینداندا ماوەتەوە لەگەڵ ئەوەی کە چەند جارێک داواکاریمان پێشەشەوە بەسی داخستنی دۆسیەکە لەبەر نەبوونی بەڵگا یاخود بەلای کەم کەفالەت ئازادکردنیان بەڵام بەداخەوە دادگا ڕەتی کردێت و تاکو ئێستا کە دوای تێپەڕبوونی ئەو ماوە زۆرەش تاکو ئێستا هەر لە دادگای لێکۆڵینەوە ماون و ڕەوانەی دادگای تایبەتمەند نەکراون لە بارێکی نایاساییە خۆی بە پێشێوێکی یاسایی بەو شێوە دوور درێژە درێژ نابێتەوە بەڵام ئەوە بە شێوێکی نایاسایەوە ها درێژ دەکرێتەوە لە زینداندا هێڵدەنێنەوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەو 2 کادیرەی کۆمەڵی ئیسلامی کەسانێکی بێ تاوان و بەهۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە لەلایەن هێزەکانی ئاسایشی پارتی دەستگیر کراون. ئەو ئەندامەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەشڵێت نابێت ئیتر پارتی بەو شێوازە مامەڵە بکات و شکۆی حیزبێک بە دروستکردنی سیناریۆی جیاجیا لە کەدار بکات. کەسێکی بەڕاستی ئاڵۆز و سیناریۆیاوی بوو و تا ئێستا ئەوەی کە ئەمە هەوڵمان داوە هەم لە ڕێگەی سیاسیەوە کە پێمان وایە کەیسێکی سیاسیە هەم لە ڕێگەی یاساییەوە کە بەداخەوە بەرگێکی یاسایی نایاسایی بەبەرداکراوە چونکە بەپێی یاسا کەس نابێت لە 72 ساعات زیاتر بمێنێتەوە لە هیچ گرتوخانەیەک یان تەوقیف بکرێت ڕابگیرێت ئیلا دەبێت دواتر ڕەوانەی دادگای تایبەتی خۆی بکرێت لێکۆڵنەوەی زیاتر لەگەڵ بکرێتەکەم پێمان وایە ئەسڵەن ئەو بابەت هەر پێویستی بە لێکۆڵنەوە ئەوانش نەبوو چونکە ئەسڵی بابەتەکە دروست کراوە جاریش کە پێداچوونەوە بکەن و بەرپرسان و ئاسایش بێتەوە سەرخەت لەوەی کە ئەوە گرتنی کەسێک و دوو کەس نییەوە گرتنی چەند عائیلەیە گرتنی چەند هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە. زیاتر لە ساڵێکە کێشە و ململانێ لە نێوان هێزە سیاسەکانی کوردستان دروست بوو و هۆکاری سەرهەڵدانی ئەو کێشانش تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی هەرێم بوو کە لەو کاتەدا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوەدا بوو کێشەی سەرۆکایەتی بەپێی یاسا چارەسەر بکرێت بەڵام پارتی دیموکرات ئەوەی قبول نەکرد و هەرزوو پەنای بۆ چەندین ڕێگە و فشاری جیاجیا برد بۆ سەر ئەو لایەنانەی دژی وەستاونەوە. یەکێک لەو فشارانش کە بەردەوام بەرامبەر کۆمەڵی ئیسلامی ئەنجامی دەدات گرتن و ڕفاندنی ئەندامانی ئەو حیزبەیە کە دوایین جار 2 کادیری کۆمەڵی ئیسلامی دەستگیر کرد کە زۆربەی هاوڵاتیانی کوردستانیش درکیان بەوە کردووە ئەم تۆمەتانەی بۆ ئەو 2 کادیرە هەڵبەستراون جگە لە تۆمەتێکی بێبنەما هیچی تر نین. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.